بێگومان زۆرێک لە ئێمە شعرەکان یاخود وشە بە وشەی هۆنراوەکانی ژەنراڵی پایزمان خوێندۆتەوە و یادگاریمان لەگەڵ زۆرێک لە دێڕ و بندێڕ و با بڵین شعرەکانی ژەنراڵی پایزدا هەیە و بێگومان ژەنراڵی پایز جگەل لە چەندین بەرهەمی شعری ئاستبەرز چەند تابلۆیەکی زۆر با بڵێن جوان کە بە سیرکردنیان بێگومان دەزانیت کە ئەمە کارەکانی ژەنراڵی پایزە و بێگومان لە ئێستادا بە هەوڵی چەند کەسانێک توانراوە کە دوجار کارەکانی کۆ بکرێتەوە و لە پێشانگایەکی شێوەکاریدا سبەینێ نمایش بکرێت بێگومان سنتەری لور بە هاوبەشی یاخود سنتەری هاوبەشی لور لە پێشانگایەکی با بڵێن تایبەتدا پێشانگایەک بۆ تابلۆکانی ژەنراڵی پاییز دەکاتەوە کە بێگومان چەند تابلۆیەکی ژەنراڵی پاییز لە خۆ دەگرێت قسە باسی زیاتر لەسەر ئەم بابەتاکەم لەگەڵ زۆر بەڕێز داستان بەرزان شاعیر و نووسەر بە خێراتی کە سپاس چی وای لێکردن کە کارەکانی ژەنراڵی پاییز کۆ بکەنەوە و پێشانگایەکی بۆ بکەنەوە لە ڕاستیە هۆکاری ئەوە دقیق ئەوە بوو کە چەند جار کە بەر کاک محەممە کەوتم قسەمانە کرد بە تایبەت لەسەر شعر هەستمە کرد لە ناو قسەکانیا ئەوە دیار بوو کە ئەم بەقەدەر شعرەکانی تابلۆشی بۆ گرنگە بەڵام ئەوی کەوای کردووە ئەم نەتوانێت وەکو هونەرمەندێکی شێوەکاری با بڵێن دەربکەوێ ڕەنگە توانین بڵێن ئەو خێراییەیە کە شعرەکانی بڵاو بنەوە ئەم وەکو شاعیرێک ئەناسێنن بۆیە کاتێک کە کۆچی دوایی کرد بیرۆکەی ئەوم لا دروست بووتم ئەکرێ هەوڵ بدرێ بڵێن هەموو تابلۆکان ئەوەندی کە دەستەکەون کۆیان بکەیتەوە و لە پێشانگایەکە نمایشیان بکەیت زۆر باش بێگومان کارەکان زۆرترینیان تۆ یاخود تۆ هەستاوی بە کۆکردنەوەی کارەکان و دوجارکردنەوەی پێشانگا کە بیرۆکەی بەڕێستان بووە بیرۆکەکە بەڵێ بەڵام ئەوەی کە ئامادەکردنی پێشانگاکەیە لەگەڵ بەڕێز بەختیار سەعید کە ئەو شارەزایی لەو بوارە هەیە و لەو بوارە کارەکە بۆیە داوای هاوکاریم لەو کردو بە سوپاسەوە هاوکار بوو پێکەوە ئامادەمان کردووە پێشانگاکە زۆر باش بۆ خۆی ئەو کاتی کە لە ژیان بووە و ئەوەندەی کە تۆ گفتوگو بە پێی نزیکی کە تۆ هەت بووە لەگەڵی ئەو بیرۆکەی هەبووە کە پێشانگایە بکاتەوە بۆ با بڵین تابلۆکانی خۆی ڕاستی ئەوم هەست پێ ناکرد لەوە نەئەچوو چونکە کاک محەممەد تابلۆکانی پەرش و بڵاو بوون و بۆ خۆی ئەوانی کە کردبوونی بەشێکی زۆری هەر بەخشی بوون ئەتوان بڵێم ڕەنگە زۆر لە مانشکە ئێمە کۆمان کردوونەتەوە فەوتانە بینی چکە هەندێک کات باسی ئەوەیە کرد کە جاری وایە چەند مانگی خەریکی تابلۆیەکە دواتر ئەی دەڕێنێت و بڵێن فڕێە نایهێڵێتەوە لای خۆی بۆیە لەو بڕایام ئەوەی نەکردایە بێگومان تۆ بینەری هەموو تابلۆکان بوویت کاتێک کە سەیری تابلۆکانەکەی هەست بەواکەی کە ئەمە کاری ژەنراڵی پاییز بن بەشێکی زۆریان بەڵێ ئەوەی تابینرێتەوە بە تایبەت ئەگەر ئاشنای شێعرەکانی ببیت و کەشی شێعری ئەو بناسی بە ئاسانی ئەتوانی دەرێک بەو کەشە پاییزیە بکەی لە ناو تابلۆکانە هەم لەسەر ئاستی ڕنگ هەم لەسەر ئاستی ئەوەی کە چۆنەتی مامەڵەکردنی ئەو لەگەڵ ئەو کوتلە و بڕگانێکە دایناون لەسەر تابلۆکانی بۆ خۆی کە کاتێککە گفتوگۆتانە گرت هیچ باسی تابلۆکانێک کرد و هیچ مەبەستمەوەی هیچ تابلۆیەکی ئەبەستەوە بە بڵین هۆنراوەیەکی یان بە شعرێکی یان بە دێڕێک لە شعرەکانی وەکو باسکردن بەڵێ زۆر جار بەسەرهاتی تابلۆکانی باسە کرد کە مەسەن تابلۆیەکی کردووە فەوتانوێتی یاوێتی بە کەسێک یان ماوەیە کاری لەسەر کردووە یان ئەکرێ هەندێک لە تابلۆکان ڕەنگە هەر بیرۆکەی شعرێک بوو بێتن دواتر ئەم بە تابلۆ دەری بڕیون لە گشتیا دواتر تۆ کەسێریەکەی تو وەکوتم ئەو بەراورداکەی هەستەکەی هەمان ئەم ڕوانینەیە بەڵام ئەوەیە کرێ بڵێن بە شعر دەری نەبڕیەوە بە تابلۆ دەری بڕیەوە زۆر باشە بێگومان ژیانی جیاواز بوو و با بڵێن ژیان ئاوەیە کەشی هەر جیاواز بوو بێگومان ئەو جیاوازیە لە ناو تابلۆکانیشیا ڕەنگی داوەتەوەکو چۆن لە شعرەکانیشە شعری تایبەت و جیاواز بوون و شعرەکانی ئەناسرانەوە کە ئەمە شعری ژەنراڵی پاییزن هونەرمەندان ئەوانەی کە شێوەکارن با بڵێن
ڕائیان چیە لەسەر کارەکانی ئەو و خوێندنەوەی ئەوان چیە بۆ کارەکانی و کارەکانی زیاتر سەر بە چ مەدرسەیەکە؟ من لەو بڕام ئیشەکانی قسە و باسی جیاواز هەڵبگرن بەڵام وەکو شێوازەکەی ئەوی کە من ئەوەندەی چکە اخساسم شێوەکاری نییە بەڵام سەر بە منهجی ئەوەیە کە پێوترێت تەجریدی ئەگەر چی هەندێک جار کاری لەسەرەوە کردووە تابلۆی واقعی بکە یان تەنانەت تەکنیکی کۆلاژ بەکاربێنە بەڵام وەکوتم بۆ قسەکردن ئەو خەڵکی بواری شێوەکاری و ئەوانەیە کە پسپۆڕیان ئەو بوارێ ئەتوان قسەی زیاتری لەسەر بکەن بەڵام کۆکردنەوەیان و چۆن لێ بە جۆرێک هەم نمایشکردنیان و هەم ئەرشیفکردنیان من پێم وابوو شتێکی پێویست بوو. بەڵێ ئەگەر باسێک لە دیوانەکەی جەنراڵی پایس بکەین لە غوربەتە کە پێم وابێ تاکە دیوانی ئەوە بەم دواییانە چەند چاپێکی نوێی بڵاو کرایەوە و لەناو ئەو چاپە نوێنەیە چەند هۆنراوەیەکی تریان چەند پارچە شعرێکی تری بۆ زیاد کرا ئەم بیرۆکانە هیچ چێ بوون و بۆچی بۆیان زیاد کرا؟ ڕاستی دیارە ئەوە پەیوەندی بە ئەو کەسەوەیە کە با بڵێن شعرەکانی کۆ کردوێتەوە ئەم چاپە نوێیی کردووە بەڵام بەشێکیان ئەو شعرانی کە کەوتونەتە کۆتایی دیوانەکەەوە لە دیوانەکەیان نین بەم دوایانە ئەوان با بڵێن چاپیان کردو لەم بەرگە نوێیە کە با بڵێن من پێم وایە ڕەنگە و کارێکی زۆر بەهینی نەزانم چکە کەسەکە تا لە ژیانە بووە هەندێک لەو شعرانەی بڵاوی نەکردوونەتەوە بۆیە لەو بڕام ئەگەر پێی وا بووە شایانی ئەوەن ببینرێن ئەکرا بڵاویان کاتەوە ڕەنگە ئەمە بۆ تابلۆکانی ڕاست بێ بەڵام تاکە بیانووی من ئەوەیە کە بڕیارەمە تابلۆکان نمایش بکرێن وەکوتم هەم لە زمانی قسەکانیەوە هەمیش کاک محەممەد وەکو خۆشە ئاماژەت پێ جۆری ژیانی بە جۆرێک بوو لەو بڕوایم ینی تااقەتی ئەوەی نەبووە یان بواری ئەوەی نەبووە بۆ وردیە دانیشێ تابلۆکان کۆ بکاتەوە مامەڵەی گەلەری و پێشانگا و ئەوانە ئەگەر ناهستی ئەوەم هەبووە یان تێگەشتنی ئەوەم هەبووە کە ئەم لە ئەسڵا بیرۆکەی چی نییە تابلۆ بکە یان هوەرمەندی تەشکیلی بێ بێگومان منیش نەبوو ئەو ئیشە بکەم. ڕاستە چەند پارچە شعری تری هەیە کە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە ئەوەندەی تۆ زانیاری؟ ڕاستی من ئاگاداری شعرە بڵاو نەکراوەکانی نیم تەنها ئەوەندە زانم ئەو شعرانی کە بۆ دیوانەکە زیاکراون هەندێکیانی بڵاو کردەوە لە ڕۆژنامە و گۆڤارەکان بەڵام مەبزانام چەندانێکیشی تیا کە پێشتر خۆی بڵاوی نەکردوونەتەوە. زۆر باشە لە گەلەری ئازاد شەوقی تابلۆکان نمایش دەکرێت بۆچی ئەوێتان هەڵبژاردووە بۆ؟ ڕەنگە پەیوەندی بۆ هەبێ هەم ڕێژەی تابلۆکانی کاک محەممەد زۆر نین ینی پێویست ڕەنگە بە شوێنێکی زۆر گەورە ناکات و ئیتر هەڵبژاردننی کاک بەختیاریش بووە ئەو کەسێکە با بڵێن لەو بارە شارەزاترە ئەوی بەشی هاوزانیەوە. تابلۆکان لە دوای ئەم نمایشیان لە دوای ئەم پێشانگایە چیان لێکرێ و لەکوێ هەڵەگیرێن؟ تەبان هەر تابلۆیەکی کەسێکە ڕاستە ڕێژێکی زۆریان لە لای خێزانەکەی خۆی بوو بۆیە کەسەکانیش کە هیچیان تیان نییە پلانی ئەوەی هەبێ ئەو تابلۆی بفرۆشێتەوە یان بە هەر بیانوێک بێ بیبەخشێت بۆیە بە دڵنیای ئەدرێتەوە بە خاوەنەکانیان. زۆر باشە. لە سوۆسیال میدیا ئێمە هەمیشە کە ناوی ژەنراڵی پاییزیەتە بەردەمان هەمیشە هۆنراوەکانی یان شعرەکانی یەتە بەردەمان هیچ کاتێک تابلۆکانیمان نەبینیوە هۆکاری ئەمە چییە؟ وەکوتم من ئەو خۆی باسی لەوە کرد کە باڵین لە قۆناغی ئامادەیەوە دەستی کردو بە تابلۆکردن بەڵام ڕەنگە من وای ئەبینم ئەو شاعیرەتەکە و شعرەکانی ئەمەندە ڕۆڵێکی خێرا بینن لە بەناوبانکردنی ئەوە وەکو شاعیر زۆر دەرفەتی ئەوەی نەبوو بێ بچێتەوە سەر تابلۆکان بەڵام ئەمە بۆ مانایە بە بڵێن دابڕابێت لە تابلۆکردن هەتا وەکو فترێکی نزیکیش پێش کۆچی دواییەکەی من هەندێک ئیشی تازەیم بینی کە کردبوونی لە یەکێک لەو سەردانانە کە چوون بۆ لای کە بەداخەوە نازام ئەوانەی چی لێ کردبوو چکەی سەر لە پێشانگەکە تیان نییە ئەوانە من دەست نەکەوتەوە. بەڵێ چکە بێگومان هەموو هونەرمەندان بە تایبەتی ئەو کەسانەی کە ئایکۆنن لە دوای ژیانیان خەڵک زۆر پێیان خۆشە شتە تایبەتیەکانی ئەو بۆ نمونە قەڵەمەکەی تەنانەت ئێستا ئەو فڵچانەی کە ئەو تابلۆیانەی پێنەخشانون ڕەنگە کەسانێک کە بێ پێیان خۆش بەیان حەز ببینینی ئەو فڵچە و ئەو کەرەستانە بکەن کە ئەو تابلۆیانەی پێنەخشانون و لە ناو نمایشەکەیە شان بەشانی تابلۆکان ئەوانیش نمایش بکرێن. ڕاستە ڕاستی جۆری ژیانی ئەو جیاواز بوو من نازام ئەو کەرەستانە چۆن
لایچێن و چۆن چۆنین ڕەنگە خێزانەکەی خۆی باشتر بتوان مامەڵە بەوانەوە بکەن ئەوەی کە پێیوەستە بە ئیشەکەی من و بیرۆکەکەی ئێمەوە تەنها تابلۆکانن کە کۆمان کردوونەوە بە هیوای کاری باشتر سوپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش. سپاس دەستان بەرزە سپاس